دوایین ئامادەکاریانەی هەولێرە بۆ یاری بەرامبەر نەفتی وەسەد لە هەفتەی حوتەمی خولی ئەستێرەکانی عێراق. هەولێر تینووی سەرکەوتنێکە لەو بارودۆخەی ئێستا تێکەوتووە، هەمووان بەپەرۆشن بۆ گەڕانەوە بۆ ئەنجامی باش، بەڵام کێشە کەڵەکە بووەکانی تیپەکە کاریگەری نەرێنی بەسەر یاریزانانی تیپەکەەوە هەبووە. دان بۆ دادنین ئەنجامەکان باش نییە و بەدڵی ئێمە نییە، بەڵام میانەی هەولێر ساڵی ڕابردوو باش بووە لە ڕووی ئاست و ئەنجام. ئێستا داوای ئەوەی لێ دەکرێت ئەنجامی هەبێت. ئاستێکی باش پێشکەش دەکەین، بەڵام پەلەپەلی بردنەوەمان پێوە دیارە، پێویستە ئارام بگرین. منیش دەڵێم بۆ ئەم بارودۆخەی ئێستا ئەنجام لە پێش ئاستە. ئێمە 4 یاری کۆتایی ئاستمان باش بووە، کەچی ئەنجاممان نییە. لە ئەنجامی تووڕەیی و دەمارگیری بەردەوام دەمانەوێت کە چوینە نێو یاریگا بردنەوە کۆتاییەکەی بێت، بەڵام سەرکەوتن بە ئارامگری و وردبینی زیاتر و جێبەجێکردنی ئەرچی ڕاهێنەر دەبێت. سەرجەم یاریزانانیانەی هەولێر بۆ یاریەکەی بەرامبەر نەفتی وەسەد ئامادەن، بەڵام گومان لە بەشداریکردنی برۆنۆ بیسپۆ و فرانک ئارهین و محەممەد محسین دەکرێت ناتوانن بۆم یاریەش وەک یاریەکانی ڕابردوو بەشدار بن. ڕاستی دەوری عێراق ئێستا بەڕاستی ئاستیانەکان زۆر لە یەکتر نزیکە، یعنی ئەوە نیە بڵێ ئەوە لە ڕیزبەندی خوارەوە ئەوە لە ڕیزبەندی ناوەڕاستە. هەرچەند ئێمە بە شایادی هەمان یاریتر یعنی لەگەڵ تەڵەبە یاریزانەکان باش یاریان کرد و یعنی ئەو چەند ڕۆژە خۆمان ئامادە کردو ئینشەڵا بتوانین ئەم یاری لە یاریگای خۆمان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین، بتوانین ڕۆحیەتێک بێتەوە ناو فەریقی ئەنجامەکانمان بەرەو پێشتر باشتر بچی ئینشەڵا پشتیوان بەخوای گەورە و ڕایانە چەند ڕۆژە لێرکوانە ئیشمان لەسەر هەموو شتانە کردووە. ئینشەڵا پشتیوان بەخوای گەورەش تۆفیق بوونش لەدەست خوای گەورەی ئینشەڵا بتوانین بەیانی سێ خاڵ یاریەکە بەدەست بین. یانی هەولێر خاوەنی تەنها 4 خاڵە و نەفتی وەسەتیش تەنها 2 خاڵ لە کۆتاییەکانی ڕیزبەندی خولەکە دەبیندرێن. یاریەکە ڕۆژی سێشەممە لە کاتژمێر 7 ئێوارە لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.